سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ بێت لە خۆشی و شادی و کامرانی بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە لەگەڵ هاوکارم شوان لا پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ با کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن بە دڵ و دەروونێکی زۆر ئارام و بە تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. زۆر سواس شەیداخان بە ناوی خی گەورە و میهرەبان ئایزانم کاتتان باش هەسوودە و کامران و بەختەوەر بن لە پرۆگرامی ڕۆی پامی ڕۆژ کۆمەڵک تەوەری جیاواز بۆیەوە پێشکەش دەکەین لە بەشی یەکەمی بەرنامەکەشماندا دیارە ئەمڕۆ لە جیهان نادانراوە بە ڕۆژی ڕزگاربوون یاخود ئێمە لە جیهاندا دەبینین بە تایبەت لە وەرزە گەرمەکانە حاڵەتی نقمبوونمان هەیە لە کاتی مەلەکردن لە نێواوە ڕۆژی بەرەنگاربوونەوە یاخود هۆشیاربوونەوە یاخود یادکردنی نقمبوون یان چۆنیەتی خۆڕزگارکردن لە خێمکان لە نێواو لەو بارەوە لەگەڵ ڕاهێنەرێکی ئەمەلەوانی گفتوگۆ لەبارەی نقمبوون هۆکارەکان وەروە چۆنیەتی خۆپارێزگاری و خۆپاراستن لە نقمبوونەکەین لە ناواو لە بەشی دووهەمی بەرنامەکەشماندا باس لە ژیان و بەرەمەکانی مامۆستا مەلا ساڵح مامۆستا محەممەدی عەفوەن مامۆستا مامۆستا محەممەدی مەلا ساڵحی شارەزووری کە یەکێکە لە مامۆستا کاریگەر و وەروەها زانە ئاینیەکانی کوردستانی باشوور و هەروەها لە ماوەی ژیانیدا کۆمەڵێک بەرهەم و کۆمەڵێک ڕۆڵ و کاریگەری گرنگی بینیوە بۆیە مامۆستا محەممەدیش دیارە مامۆستا مەلا ساڵحی شارەزووری باوکیشی هەر بنەماڵەیەکی زانا و هەروەها دانا و گرنگی کوردستانی باشوور بوون لەو بارەوە گفتوگۆ لەسەر ژیان و وەروەها کاریگەری ئاینیەکان و بەرەمە زانستیەکانی مەرحوم مامۆستا دەکەین. بەڵە بەرزانەوە کەمیشەش لە پرۆگرامی پەیامی ڕۆژ لەگەڵ ئەو تەورە سەرەکیانەدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەتان بۆ ئامادە دەکەین وەک زانیاری و چەند ڤیدیۆ کە لەلایەن پەیامنێرانمانەوە ئامادە دەکرێت سەرتاش دەچینە لای بڕگەی کەش و هەوا بزانین گۆڕانکاری لاپلەکانی گەرم سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان فەرموون بابێکەوە بینێن. سڵاتەن لە بیازان لە بەشی یەکەمی بەرنامەکەماندا باس لە ڕۆژی جیهانی خۆپاراستن لە نقمبوونەکەین بە میوانداری زۆر بەڕێز بەرهەم سەلام ڕاهێنەری مەلەوانی کاگوێرە بەخێر. زۆر سپاس بە ئێوەش. هەم ساڵگەرمە خەڵکێکی زۆر ئەچێتە مەلوانگەکان و با بڵێن شوێنە گەشتیاریەکان و شوێنانە وەزعی نقمبوون چۆنە؟ وەڵای بەداخۆ ئامارەکان زۆر دڵخۆشکردین خنکانمان زۆر بووە بەتایبەت لە باشوور بەڵێ بەتایبەت لێرە لە باڵێن شوێنە گەشتیاریەکان لە ئەو چەمانەی باڵێن تانجەرە و شوێنانی کە غەزالی لێ
هەروەها لە دوکان و دەربەنی خان و پێشەوەی بچمە سەر وردەکاری تەوەرەکان هەشمان بۆ لە بابڵێن لە شمەلوانگە ئەوەی کە لە ناو مەزبەح و ئەو ئاوەکان نەکەوەی لە مەزبەح ئامارەکە زۆر کەمترە ینی سا ئەم ساڵ لە ناو سلێمانی نەماوە بەڵام ساڵەکانی کە هەمان بووە ئەویش ینی زۆر کەم بوو ینی یەک یا دوو کەس ئەگەر کارەکەی بۆ چیەکەڕێتەوە ئەوەیە کەمەلە نازانویان هەنێک کەس هەیە ببوورە لە مەزبەحا مەلەوانەیەکی باشە بەڵام کە ئەچێتە ناو ئەم ڕووباروشتەوەیان وازانێت وەکو مەزبەح وایە دوجار تووشی و کارەساتە بێت تووشی خنکانە بێت هۆکاری ئەمە بۆ چیەکە لە مەزبەحە باڵێن ئەگەر مەزبەحێکی ستاندار وەرگین لە سلێمانیە 12 بە 25 ینی 12 پانە 25 درێژە لە خەتەترین شوێنی مەلەوانگەکەیە کە ناوەڕاستەکەیەتی پێویستی بە 6 مەترە بۆ ڕزگارکردن بەڵام لە چەما یاخو لەو شوێنانی کە بەلانی کەمەوە جاریوە 30 مەتر دوورەکەوێتەوە بەڵام سێرەکە لیاقەی پێ نییە بگەڕێتەوە تێگەی ئەمە یەکسەر وە بێتە هۆی ئەوەی کە لە دەرەوە خنکان زۆرە بەڵام لە ناو کارەکەی چی هی ئەوەیە ئەو کەسە مانوو ئەبێت بۆ نمونە سەلوانەیە کەسێک لە قەراح بەحرێکە بەڵێ مەلەوانێکە بەڵام دەبینی وردە ئەڕوات ئەمە هی ئەوەیە کە ماندوو تووشی ماندووبوونێکی زۆر ئەبێ ناتوانیان بەس ینی هۆکاری نەشارەزاییە ئەگەر کەسێک کە ئەکەوێتە حاڵەتی پەلەقاژێ لە یان بڵێت بە شێوازی عمودیە وەستێ ینی لەسەر ئاواکە ڕێگە وەستێ کاتێکیش کە بڵێن ئەترسێ وردە هیلاکە بێت ئاشڵەژانە بێت کاتێک ئەم کە ساترسێ ئۆتۆماتیکی پێویستی بە ئۆکسسیژینی زۆرترێ بێ تێگەی لێدانی دڵی خێرا بێت کە لێدانی دڵی خێرا بوو ئەجا تەنەفسی بڵێن نەفەسیشی هینەبێ خێرا بێ ئەمنی کە هیلاکێکە تێگەی لە ئەنجامی ئەمە ئۆتۆماتیکی لیاقەی داوازێ کە لیاقەی داوازی سێکە ئەو توانایی نەماوە پەڕێتەوە بۆ ئەمەش دوجار دووبارە پەیوەندی بە دەرلایانی دەرونی و کەسەوە بەڵێ ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم نەزانینی ئەو کەسە کە دەستی قورسایی ئەخاتە سەر جسمی کەسێک هەیە بۆ منەیە خۆی ڕزگارکە بەڵام دەستی دەری هێنێ ئەم دەسە وەزن پیاکە لەسەر جسمی باتە ژێرەوە چونکە ئاو ئێستا بۆ منە هەموو کەسێک وا پرۆگرام کراوە کە کەسێک ئەکچێتە ئاوە ئەخینچێ ئاواکە ڕاکێشە و لە بنی ئاواکە دایانێ شتیوانە ئەو بەس تەنها تا ئێرە دایەپۆشێ هەنێکە زیێت تا ئێرە دایەپۆشە تا چەور بێ زیاتر سەرەکە کەسەکە قەڵە بێت زیاتر سەرەکە بەڵام وەکوی کە بتباتە ژێرەوە نە ئەم کەسە دەستی دەرهێنێ دەستی بۆ منە 4 کیلۆ 5 کیلۆ دەستی شەیباتە ژێرەوە ئەوەنیکە یعنی ئەوەی کە هۆکاری یارمەتی دەرێ بۆی کەسەکە زووتر بکەن زۆر باشە کەواتە ئەگەر بە شازێکی گشتی وەرزشی مەلەوانی لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن ئەو کەسانەی مەلەوانیەکەن لە نێو مەلوانگە داخراوەکانیان لە چەم و لە ڕووبارەکان ئاستی وشیاری شارەزایی هاونیشتیمانیانی ئێمە چەندێکە لە مەلەوانیە ئەمیشمان وەک زۆربەی شتەکانی تر هەر بە شوایی فێر بووین یاخود پێش ئەوەی فێریش بین بێ بیرکردنەوە خۆمان خینە کۆمەڵی واقعەوە من ئەم ئاماری کە ئێڵێم لەوەش کەمترە بەڵام بە نزیکەی لە سایە سفر و لە دەیە یەکیش نییە یعنی لە هزار کەس کەسێک نازانێت ئەزمموی مەلەکردن چۆنە و لە بەحرا بێت چی بکە لە مەزبەحیش بێت چی بکە و چۆن خۆی نەجات بە و کاتێکیش بۆ منە لە هەموو حاڵەتەکان ئەگەر ئاو سار بوو ئەگەر قاچی وەستا قاچی گرژ بوو با بڵێن شەپۆلی هەبوو یعنی ئەو ئەزمموی نەکردووە و ناژێت بۆ لای بۆ منە کەسێک با بڵێن مدەڕیبێکی شارەزا پرسیاری لێ بکە کە چۆن لە حاڵەتەکانە خۆی بپارێزێت باشە تۆ پێ دوایە کەسێک ئەزمموی نەبێت و خۆی بخاتەنەوە ئاو مەلە بکات بۆ ئێستا سوورەزانێکم ئاوە زۆر و مەلەوانیش نازانێت زۆرینی حاڵەتەکان کە کەسێک ئەخینچێت دانەی کەش بە دوای دوایی دانەی کەش بە دوایە ئەمە هۆکارەکەیەتی کەسێک خۆی مەلە نازانێت ئەگەر خۆشی بزانێت ئەتوانێت بە هزار حاڵ خۆی ڕزگارکە ئەچێ کەسی کە ڕزگارەکە یا تەمان خۆشی ئەخینچێنێ چونکە کە گەیشتەوە حاڵەتەوە ئەزانێت پێشتر ئاماژەت بەوە کردوتە هەندێک کەس هەیە ئەو هەڵەیە دووبارە کاتەوە کە دەستی دەرێنێ ئەترسێ لەوەی کە بکەوێتە ژێر ئاوەکە و نەڵ بێت باشە لەو کاتەیە ڕێنمایی چیە بۆ کەسانی کە تووشی ئەو حاڵەتانە بێت لەو کاتەیە ئەو کەسە چی بکات لە کاتێکە کە مەلەوانیش نازانیانەوەی ئەگەر بیزانێ ماندوو بووە توانای نەماوە ئەگەر بۆ منە ئاوەکە شەپۆلی نەبێت بە ئاسانی بکەوێتە سەر پشت و ئیسراحەتی خۆی بکە بە مەلە تا تۆزێ نەفەسیێتەوە دوایی ئەگەرمە بۆ کەسێکی سەرەتان کە هیچ ینی با بڵێن تەنها مەلێکی یاکە زایزان لەسەر پشت کەمێک ئیسراحەت کات دواتر وردە بەرەو کەناری ئاوەکە بگەڕێتەوە دە پێ دوای ئەو کەسە بکەوێتە سەر پشت ئیتر تاوە ئەمە زۆر جار ینی بەجددی و کەسانی کەمە لە نازان تۆ هەر لە ناو مەزبەحێکی بچووکیش ئەگە بچیتە ناو ئاو بۆ خوارەوە ئەچیت لەو کاتەیە چی بکەیت من ێستا باسم کرد وتم هەر کەسێک با بڵین کە ئەچێتە ناو ئاوە
هەساگەر دیقەت بەر مناڵ کە لە دایکە بێ یا هەیە دوای 2 هەفتەی خەنە ناو ئاوە لەسەر ئاو داینی نوقم نابێ ئەوەنی لە دەرەوە بێت یعنی ئەوە نیە کێتە ژێرەوە چونکە ملی نەگرتووە کە ملی گرت دیسانەوە ئامودی وەسێتەوە کێتەوە خوارەوە بەڵام کە لەسەر پشت پاڵکە و هێزی پاڵنانی ئاوەکە زیاترە بێ ئەمە وەکو لایەنی فیزیکی و لایەنی با بڵێن زانستی یعنی هێزی پاڵنان زیاتر بێت زیاتر سەر ئاوەکە کەواتە بێ ئەو کەسە خۆی شل بکات و هیچ بەڵێ بێ حرەکەیەک نەکات حرەکەیەکی کەم کات چونکە ئەگەر کەم نەکات ئەگەر با بڵێن قاچی ئەوە نیە ئەو کەسە زعیف بێ وەزنی نەبێ و تەمەنی هەبێ یەک تۆز ملی بەردەگاتەوە قاچیشی ئەگەر هیچ حرەکەیەک نەکا وردە نقمە بێ دیسانەوە عمودی لێوەکەوێتەوە ژێرەکەواتە بێ قاچی بجوڵێنەوە وەکو ماتۆڕێک کەبی با بەرەو پێشەوە کەواتە کاک بەرە متوانین بڵێ کللتوری مەلەکردنمان نیەواتە چۆن کەسێک شۆفێریەکە پێشترە بێ فێری شۆفێری بوو بێ هەستەکەم لە لای مێشکی زۆربەی هاونیشتیمانیانی ئێمە پێیان وان نییە کە مەلەکردن فێربوونیەوێ وەکوی هەر لە بنیاتی خۆمانە هەبێ و ئێمە یەکسەر توانی مەلە بکەین هەستەکەم کللتوری فێربوونی مەلەمانیان ئەگەر هەشمان بە یەکێ بێت چۆن فێربێنە لە مەکتەب من لە مەلەوانگەیە با بڵێن لە ڕۆژێکا گەر 200 کەس بێت لەم 200 کەسە یەک کەسی باسکەمەلەی قانونیەکات یاخود پشتەمەلەی قانونیەکە کە ئەتوانێت بە نزیکەی کیلۆمەتر بڕوا هیلاک نەبێ یاخود لە 500 متر زیاتر بڕوا هیلاک نەبێ ئەوانەی کە هەمووی ئەشوایی مەلاکەن سەریان لە دەروێ کاتێک کە کەسەکە مەلاکە سەری لە دەرەوەیە ئەمە هیلاکە بێت چونکە ئاوەکە ڕەتفعلێ بێ ئەم کەسە کە سەری لە دەرەوەی ئاشوایی مەلاکە ئەجا قاچیشی پێویستی بەوەیە وزێکی زیاتر سەرفکە بووی کە سەری لە دەروێ نەکەوێتە ژێرەوە باشە ئەجا خاوتر ئەڕوا بۆ ملیشی با بڵێن زۆر باش نییە وەکولانی تەندروستیش ئەمە هەمووی کاتە ینی هیلاشیەکە لە هەزار مەلە بکەین و سەریشمان تەڕ نەبێ بێت نابێت گرفتەکەەوەیە بچێتە لای ڕانەریا خۆی کەسەکە بچێت لە یوتوب بەردەوام سی ڤیددیۆ یەکادیمی بکە دواتریش خۆی لە مەلاوانگە تەطبیقیکە ئەمە حاڵەتێکی هەیە کەسی ژوا فێر بۆ باشترە باشە توانین بڵێن کەسێکەگە لە ناو مەزبەح حاملەوانی باش بێت ئیترەوە توانێت لە ناو ڕووبار و چەم و ئەوانەشا بە ئیسراحەت مەلە بکات چکە زۆر کەسە بینی ینی بەڕاستی ئەڵێ من مەلەوانم لە مەزبەح حاوان مەلەم کرد و هەرەوە نەزانی خۆی هەڵەیاتە ناو چەم و ڕووبار مەلە ئەزانێ ئەشخن کێت دەخۆیەوەی کە ئەزان ئەساس بەتە جیاوازی هەیە لە نێوان مەلەکردن لە مەلەوانگەیەکی داخرا و چەم و ڕووبارەکە بەڵێ ئەزان ئەو کەسی کە با بڵێن ئەخینچێن ئەوانن کە مەلە ئەزانن لە مەزبەح لەم سەر بۆ ئەو سەر ئەڕۆن لە ئاویشە ئەتوانێت سێکی 15-20 متر 30 متر ڕوا وردەیتر لە پڕ قەتری ئاوچە دەدەمێ و لە پڕ حڵەتێکی شڵەژانیوێ نازانێت خۆی کۆنتترۆل کات و بەردەوام بێ ئەو کەسانن ئەژینا ئەو کەسانی کە پرۆفیشناڵن زۆر بە دەگمەن شتیوار شتیوان ڕوونایە و ئەو کەسانەشی کە سەرەتایین هیچ تێ نازان غیەتیوان نیە بچنە ئاوەکە خۆیان توش تەنها ئەو کەسانن کە مەلازان ئەو کەسانە ئاخینچێن زۆر باشە کاک بەرهەم کەواتە بە شێوەیەکی گشتی ینی بە شێوەیەکی دیاریکراوی ئەو هەڵە باوانە کامانن کە لە کاتی مەلەکردندا ئەبێتە هۆی خنکاندنی کەسێک یان نقمبوونی بەڵێ کەسێک کە با بڵین لە بەحرا مەلاکە سەرەتا پێویستە ئەگەر با بڵین لیاقی خۆی ئەناسێت ئەزانێت بای چەندێک لە چەندێکا پێی نامێنێ ئەبێ ئەوەنەت زیاتر دوور نەکەوێتەوە باشە ئەو ئاوە ئەگەر بێت و خوڕ بێ وەکو بۆ مێزیەکانی دوکانی ئەوانی دەربەنی خان ئەوە ئەگەر با بڵین زۆر ئەزمونێکی باشی نەبێت دڵنییا بەکەی خینچێنی هەتا ئاوێکیش لە ئاوی خۆڕە هەتا کەمتر بێ خەتەریاتی زیاترە بە تایبەت 6 سانتیم بۆ مترێک و 20 سانتیم وڵاگە تۆزە لەسەر حاڵەتانە بشکە زۆر جارگەمان لێ بێڵێن ئاوەکە مانگ بوو یا خۆڕ بوو یا بنەوەی ساڵێن لای مانگ بترسەهان نقم تەکات بۆن منە ئەگەر با بڵین خوڕ بێت ئەستا بۆ منە بەحری دوکان شوێنێکەیە بۆ منە بەحرە گەورەکە مەلیتیاکەی تقریبان شوێنانە 50 متر تا 100 متریش قوڵە یەکسەر بۆن منە مترێک 2 مترە دوای ئەوە لە 2 مترەوە قوڵە بێ بۆ با بڵین 20 متر ئەوە شاخە ینی ئەوە نیە ڕێک بوردە و دەسلۆ ببێ یەکسەر نقمە ینی ئەمە گەر کەسەکە شارەزای نەبێت لە ئاوێشی قوڵەمەلەکە ینی ناتوانێت خۆی ڕزگارکە بەڵامەوەی کە زۆر ینی ئەمە زۆر خەتەرە ئەگەر ئاوەکە 6 سانتیم بۆ 120 سانتیم بێ وە خوڕیش بێ چونکە چەنە مەلەوان بیت ئەددا بە تاشە بەردێکات ئەددا بە بەرد ینی سەر و خواردەکە وەرتەگەڕێنێ ینی برینارتەکە تۆ ناتوانانی بەردەوام بی لەو ئاوایە ئەمە مەبەستە لەو شەپۆلانەیە کە داوی خۆڕ ئەگەر لە ئاوەکە خوڕێسە بۆ زەی دوکان خوڕە بەڵام بەحرەکەی سەرەوەی پێش با بڵین بەنداوەکە بەحرەکەی سەرەوەی ئەوە وەستاوە هەرچەنە لەوێ قوڵیش بێ
ئەویا ئاسانتر و بێمەترسیترە وەک لەو ئاوەخوڕی کە لە زیەکەیە هەیە. ئەی باشە ئەو ئەوانەی کە زۆر جار بینیمانە کە شەپۆل ها شەپۆلی سەری ئەو گەورەیەن زۆر جارە بینی کە ئەو با لەگەڵ خۆیان ئەوە چی مەترسی ئەوانە چۆنە؟ من خۆم لە دەریا شامەلەم کردووە ئەو شەپۆلانە گەر با بڵین لە کاتێکا کە بینی شەپۆلەکە بەرزە بێتەوەوانە بێ هەناسەی خۆ هەڵمژی بێتە ژێرەوە بۆی ئەو شەپۆلە لێت نایە دواتر زەختێکی کە بکەیتەوە بۆ سەرەوە بەڵام ئەوەش هەر دیسانەوە کەسی زۆر زۆر پرۆفشناڵە بێ لەو ئەوانە باش بۆ گەرە و شەپۆلە لێو یا کەسێک شارەزایی نەبێ ئەو لەگەڵ ڕێگی تر هێنیت پێکا دەورانت پێکا کە دەورانت پێکا تۆ سەر و بنی خۆت نازانی کە کەسەکە عادەتەن سەری لە خوارەوە بوو ئەو ئەچێتە لوت و خۆرجیەوە ئەتر ئەوە زیاتر هۆکارە بێ بۆ خنکانی لەبەرەوەی ئەوانەش سوێرە. کاک بەرەم ڕەنگە ئێمە لە کوردستان دەریامان نەبێت لێواری دەریامان نەبێت زۆر حاڵەتی وامان هەبێ بەڵام زیاتر چەم و ڕووبارەکان وەک هاوکارم باسی کرد کە کەسانی شارەزاش نەقۆمە بن لە پاڵ ئەوە ئێمە مەلەوانگەیەکی زۆرمان هەیە سەر لە زۆربەی شار و شارۆچکە و تەنانەت بە گوندەکانی شەوەیان لە ئەوانەی خەڵک باخی خۆی هەیە مەلەوانگەیەکی دروست کردووە. کۆمەڵێک ڕەنگە بەتایبەت مەلەوانگە گشتەکان پێویستی بە کۆمەڵی ڕێنمایی و ڕێکاری هەم وەرزشی و هەم تەندروستی هەبێ زۆر جار ڕەنگە گەراوەکە خاوێن بێ پاک بێ تەنانەت ئەگەر بشێتە زۆر باش شپرز نەبی بەڵام ئاوێکی پیس بێ هەرەوەی کەتفیەکەیتەوە تاڵەیان تامی ناخۆشە لەوێ شپرزەبی چەند گرنگە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بەڵێ منەمەوێت لەوە دەست پێکەم کەسێک کە ئەچێتە مەلەوانگە بە پرۆگرامێکی غەڵەت مەلاکە کە سەرەتا هەر کەسێک چووە مەلەوانگە ئەبێت بەم ڕێکارە بڕوا ڕێکارەکانی چۆنە یەکەم جار بچێ ساونایە بکە ساونا با بڵین بۆ دەردانی پاشەڕۆی ژێرپێستە ئیتر خوێیە ئاوە ترشی ئەمی بیە با بڵین هەموو ئەم پاشەڕوانی کە لە ژێر پێستان بەهۆی ساوناوە دەرئەدرێ نەجاتی لە جەستان نەجاتی ئەبێ لەو پاشەڕۆیە پاشان جسمی گەرم ئەبێ و ئەمە کەمتر معڕەزە بێ بۆی کە تووشی ئیسابە بێ دوای ئەوەی چارەشی بۆ 20 دقیقە ساونای کرد پێویستە جوان خۆی بشووە ئەنجا بچێتە مەلەوانگەوە ئەو کەسە کە هێتە مەلەوانگەوە یعنی ئەمە هەر وەکو ڕجای وەکو تکایەکیش لە هەر کەسێک کە ئەچێتە مەلەوانگەوە ئەگەر سەلامەتی خۆی و برادەرەکەی ئێوێ بات شۆرتێک بێت تایبەت بە مەلەکردن بێ نەک شۆرتێک بێ پێرس لە ژێرەوە لە پێیا بوو بێ ئەنجا بەکاری بێنێ ئەمە وەکو لایانی تەندروستی و ئێمە خۆمان هەر مەلەوانگێ ینی هەموو مەلەوانگەکان ئاگادار کراونەتەوە و مەلەوانگانەشی خۆمان کاری تیاکەین نایڵین بێ شوازە بەڵام باشتر وایە کەسەکە خۆشی زانیاری هەبێ سەبارەت بەوە ئەبێ شۆرتەکەی تایبەت بێ بە مەلەکردن وە کڵاوی سەر بەکار بێنە ئەمە بۆی کە ئەو کلۆرەنە یا لە قژ و قژی نەسووتێنێ چونکە ئەو مادەشی شیمیایی قش سوورەکاتەوەی سووتێنێ و هەروەها تەنچیەکاتەوە و کاتێکیش هەر بڵین ئاوەچێتە قورجیەوە یا شتێک دوو چەناڵ هەیە بێبی کاتە چەناڵی دووەمەوە چەناڵی دووەم ڕاستەوخۆ بۆ زێرابە بەڵام چەناڵی یەکەم لەگەڵ ئاوەکە فلتەریش نەکات و ئەچێتەوە ناو مەزبەح ئەمە بۆ لایانی تەندروستی بۆی پاکوتە میستر بێ زۆر باشە ئەمە ڕێنمایە تەندروستیەکان بۆ ئەوانەی کە سەردانی مەزبەحەکەن ڕێنمایی چیە بۆ ئەوانەی کە ئەچنە قەراق چەم و ڕووبار و بەحر و ئەوانە کە مەلەوانی بۆ ئەوانە بێت چی ئێستا من مانگی سێ ئەمەی چەمی دێرە لوک لە باڵی ماوەت خۆم چوم بڵێن سێ کەس خنکا بووم بەیەکەوە چون دەری بینینەوە بەسپاسەوە برایانی تەختەق توانیان دەری بێنەوە بەرحاڵێمە چەند ڕۆژێک لێوێ بووین ئەو شوێنە کە مەلەی تیاکەی با بڵین ئاسانیشە بۆ مەلەکردن ینی تۆ توانی بڵین پانتایی شوێنەکە پانی شوێنەکە 8 متر بۆ 10 مترەوێ بەڵام کە تۆزێک ڕۆشتی مەلەوتیا کرد هەتاکو بە نزیکەی 1 کیلۆمەتر شوێنێک نییە تۆ دەستی پیابگری بیتە سەرەوە ئاوا شاخە ئەبێت تۆ بیر لەوە بکەیت و ئایا شوێنی ڕزگارکردنی تۆ کوێ ئێوە تۆی تر هیلاک بووی ئەگەر هیلاکیش نەبی سەرمایەوە ئاوا تۆ ئەتوانی 8 ساعت 10 ساعت بەرگریکەی ئەتر لە دوای ئەوە سەرماکە گورچیلێتە وەستێنێ دوایەوە ناتوانانی بۆ کەسێکی ژەگەر مەلەوانی باش بچگەر بە هەڵەیان نەچوون پێما بێ و کاسە باسیەوەشیان دەکردکە و کەسانە مەلەوانی هەرسێکیان مەلەوان بوون خەڵکی دانێکیان خەڵکی ئێوە بووە مەلەوانیشی باشیش بووە بەڵامی تر شوێنی ڕزگارکردنی نەبوو سەرمای ئاوەکە خنکانی هاوکارم ئاماژەی بە بابەتێکی گرنگ کرد هەر ئەو جلوبەرگانەی با بڵێن چۆن تایبەتن بۆ ناو باڵێن مەلەوانگە ئەی بۆ دەرەوە زۆر جارها بە جلێکی ڕەنگە هەر بەهینەکە بجلی ئاسای خۆمەخێنەوە ئەمە بێتە هۆکاریەوەی خنکاندیان ئەگەر با بڵێن جلی زیاتر لە بەرابێ کە پیاوە ئیتری گرێت قنیاڵە قۆڵە باش دەرتر بێت جوانتر قاتر سەر ئاوکێ ئەوانە ینی هۆکارێ بۆی کە تۆ باشتر مەلە بۆ نەکرێ ژینا ئەوێ
بەڵام وەکو لە مەلەوانگەیە با بڵین ئەوەم تاوا نەکرد یەکەم جارکە بێ بچێتە ساونا دوای ئەوە مەلەی خۆی کرد ئەنجا توایی پشوویەکە چێتە جاکوزیەوە کە تەواو بوو پشوویەکەات لە جاکوزیە بۆی کە ئەو ئازار و با بڵین تەشەنجاتی کەم بێتەوە دواتریش هەڵمێکەکە ئەویش بۆ ئەو کەسانی کە جگەرە خۆرن یاخود ڕەبوو ئەوانیان هەیە زۆر زۆر باشە و دواتریش خۆی شوایتر هەر حەمامێک بێت کە بەکارێنێ تورکی بیان شەرقی بیان اینجا دوای حوزەکەەوە کاک بەرهەم پێشتر ئاماژەت بەوە کردوتە یەکێک لە هەڵە باوەکانی ترەوەی کە کەسێک خەریکە ئەخنکێ دانەیەکی تر و دوان خۆیان هەڵەیەن بۆ ڕزگارکردین باشە لەو کاتەیە ئەو کەسە چی بکات ئەگەر ینی خۆی هەوڵ نەیە ئەو کەسە ڕزگار بکات ئەبێت ینی فریاگوزاری سەرەتایی چی هەیە چی بکات لەو کاتەیە باش باڵێ ئەگەر کەسەکە بۆ منە خۆی مەلەی نەزانی ئەگەر بۆ منە هاوڕێکی لە مەزبەحێکا بووە یا شتێک ینی ئەمە هەموو مەزبەحێک بە دڵنیایی و مدەڕیبی لێ بەڵام ئەگەر لەو کاتەیە هەر شتێک بوو یاخود لە ئاوێکی کەما بوو ئەتوانێت جلەکانی بەیەکەوە گرێ بە قایشەکەی بەیەکەوە گرێ بە یەک تۆستەڕیکە ئیتر ئەو کاتە با بڵین قورسە بێ هەڵیابۆی بیگرێت یاخود چوپێک بێنێت بۆ منە دوو هاوڕێ بەیەکەوە مەلاکەن یاخود کەسێک لە بەیەکەوەکەن لە دارێکەوە بیبەستێتەوە بە گوریسێکەوە گوریسێکی 20 مەتری پێوە بێ کاتێک بۆ منە کەسێک کە ناخینچێ ئەم یەکسەر بە چوپەکەەوە بیکاتە ناو خۆی و بەڕاکردن بڕا بۆ لای و جادوایەوە بە مەلەکردن بگاتە نزیکیە و کە ئەو کاتە ئەوی ڕزگارکردن بە پەتەکە خۆی ڕاکێشێتەوە گاتەوە سەرەتایان کۆمەڵە حاڵەت هەیە یعنی تا کوردی هەڵێت تا مەقاژوەستا بێ دەست بەکارمێنێ ئەبێت تۆ تا چونکە بە دڵنیاییەوە ئەبێ ئەو کەسێک ڕزگارەکە لە خنکانن بتوانێت تەنها بەقاچ بۆستە لەسەر ئاوەکە تەنها بەقاچ بشتوانێت دەستیشی دەربێنێ ئەگەر کەسێکەوە ناتوانێت بە دڵنیاییەوە کەسێک ڕزگارکە خۆشی بێتە قوربانی چونکە ئەو کەسە بە 4 پەل بە 2 قاچ و بە 2 دەزمەلاکە خۆی بۆ سەر ئاو نەخراوە تۆ ئەبێ بە تەنها قاچ جێگرەوەی ئیشی دەستی خۆشە بکەی جێگرەوەی هەر 4 پەلەکەیش بکەی بەڵام زۆر باستەوە دەکرێت کەسێک کە خەریکە نقمە بێت ئەو کەسەش لەگەڵ خۆیان پەلکێشەکە بۆ بەڵێ کە تۆ چوویتە بەدەوێت ئەو لە عەزرەتە من چەند جاری وایە کە چوومەتە نەفەرەکەم ڕزگار کردو ئەوە لە دەرەوە ینی من بە نزیکەی لە ئەزمموی 13 ساڵ کارکردنمە 100 کەس زیاترم ڕزگار کردووە لە ئەوە کە ئەچمە بەردەمی ڕزگار یەکەم لە حیوەتانە یەکسەر هەیە ڕۆکاتەوە من و بەتۆنی باوەش پیاکە جاری وا بۆ کەسەکە هەر نییە چنی لێم هەموو ژانی بیناکەم سەر ئەو بابەتە زۆر باس لەوە کرێگەر کەسێک ئەمە نازانم تا چەند لە ڕووی وە هوەری مەلەوانی و ڕاستە کە خەریکە ئەخین کێزانی حاڵەتی وا هەیە ئەڵێن خێراگەشتنە سەریە بێت هۆی ئەوەی نەژێڵێ هاوکاری بکەی زەرریش بۆ خۆت دروست کرد زۆر جاڵێ تۆزە لێ گەڕێبا هیلاک بە ئینجا بچەوە بەدەمی ئەمە ڕاستش هیچ ڕازنی بێ سانیە زووتر تۆ بگەیتە لای هەتا لەو حاڵەتە ئەگەر ئەو کەسە ئاوا بەو شازە ڕفتار لەگەڵ تۆی ئەکات تۆ ئەبێت چی بکەیت من هەر ناکەومە ژێرەوە ئەگەر دوو کەس سێ کەسیش بەیەکەوە خۆیانم پیاڵاسە من هەر ناکەومە ژێرەوە چونکە من باسی حاڵەتێکم کە ئەچمە سەر حاڵەتەکە ڕایەگرم ئەوەی لە دەرەوەیە ئەویش بڕوان پێەکە یەکسەر پێشی ئەڵە مەڵم دڵنیا بە لەوەی کێسا ڕزگار دەکەم هیچ حرەکەیەک نەکەی پاشانی خەمە سەر پشت و بە سێ حرەکە بە چەناگەی یاخود سەری قایمەگەم لە شانی و لە شان پرسیارە ترێتەکە ئەگەر کەسێک لە مەزبەحەکەیە تووشی حاڵەتیەوە بوو خەریکە با بڵێن ئەزانێ هیلاک بۆ و بەشێتە ژێراوەکە و ئێتە سەرەوە مانوە کەسێک هات بەدەمیەوە لەو کاتەیە باشترین کار چی ئێمە بیکەین بۆی بەرامبەرەکە ئاسانتر یارمەتیمان بە دووبارێکی واتە منە خەریکە ئاخنکەم یەکێک بەڕێز یارمەتیمە ئێمە دەرەوە لەوێ من باشترین شتێک چیە بیکەم بۆی تۆ ئاسانتر بتوانین ڕزگار ئەگەر بەس ئەوە مدەڕیبەکە مەجال تەیە کە تۆیتر لە سەرێ لە دەروێ هیچ شتێک مەکە ڕووەرمەجێڕە پەلاماری بە تاوەی زۆر خۆشمان قاجەوەشینەوەی وازان یارمەتیە و کەسەین کە نەوەڵە قاچی هیچ لێم مەگە ئەمە دەوری نییە بەڵام لەو کاتە ینی بەجددی ئەو کەسە هەر ئەشڵەژێت لە تخنکان نەترسێ ینی ناتوانێت ئاوا بێدەنگ بێت ئەو کاتە ئەبێ مدەڕیبەکە با بڵین ئەو کاتە ئەزانێ ئەزمموی هەیە کە ڕایگرێبێت لایەنی دەرونی بەرز کاتەوە لە مەزبەح ینی زۆر ئاسانە ینی ئەگەر کەسێک با بڵین چونکە من لە مەزبەح ئەگەر کەسەکەش ئێستا لە زۆر جار لە مەزبەحە کەسێک مەلەوانی ئەزانێت تەنها ملێشی یاکەزایی خۆی ئەتوانێت کەسێکیش ڕزگارکە هەر بە پاڵان ئەتوانێت بیباتە قەراغەکە بەڵام لە بەحرا ناتوانێت لە چەما ناتوانێت ئەوەی تر ئەگەر مدەڕی بێکی ئەزمون بە ئەزمون نەبێت ناتوانێت ڕزگاریکە کاک بەرهەم هەنێ شوێن هەیە کە لەماویە ئەمە تا چەند مەترسی زۆرە چونکە زۆر جار بیستومانە ئەڵێن لم ڕاتەکێشێ بۆ کەسێکیش کە مەلەوانێکی زۆر باشێ بێ پرۆفیشناڵ بە لەو بارەیە ئەڵێن هەر کێشەی هەیە ئەسا بۆن منە
ئەو لم نییە لیتەیەکە قاچی تیەکەی قاچ نقمە بێتە کە نقم بوتایە ئەتەوێت دەری بێنی قورس بۆتەوە پێویستە بە هێزێکی کە هەیە بۆی ئەو ڕاکێشی ناچار قاچەکەی کە نقمەبی ئەو ڕاکێشی هێسەرێکە ئەوش نقمە بێ ئەمە حاڵەتانە بوون زۆر کەمەوە کوردستان ناوشتانە هەیە نەمبینیەوە خۆم ژێناوی وامان شکر کەمە هەمووی لێرە بەردەڵان باشە هەنێ شوێن هەیە ببوورە شوان ئەبینی کە لەوانەیە مەلەوانیان کەسێک شارەزانە بێ بە حەفارە هەڵکەنراوە قوڵ بووە ئەمانە مەترسیان چییە؟ ئێستا ئەو باڵین ئەو حاڵەتی کە تۆ باسەکەت لەوێ هەیە ئەو لەم ڕۆژانەیە کوڕێکە لە چەمێکی تانجەرۆ خنکابوو شوێنی غەسالەیەک بوو ئەمەی 2 هەفتە لەمە پێش 2 هەفتە ئەبێ و نابێ ئەلەو دەورەیە بوو هاوڕێم کاکارزان چوو دەری هێنایەوە ئەو شوێنە با بڵێن لیتە بۆی تر مەلی تیا کردو و قاچی کەوتۆتە خوارەوە کەواتە تا چەند گرنگە کە تیمی فریاگوزاریایی مەلەوانی لەو شوێنانەیە بەردەوام سابت هەبێت ئێمە تیمێکی مەلەوانی خۆبەخشمان هەیە لە سلێمانی هەر حاڵەتێک هەبێت ئەگەینە سەری وە تا تیمەکان با بڵێن زیاتر بن باشترە وەلەو خۆشمان با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستانیش تیمی ئیتفای هەیە کە غەواسی هەیە ئەوانە بەڵام زۆر گرنگە لانی پەیوەندیدار گرنگی بۆ بابەتە بە کە هەموو کەسەکان ئەوانی کە لەو تیمەیان پێداویستەکانیان بۆ دابین کە لە جلوبەرجی غەواسی چونکە جلوبەرجی غەواسی پێرفێکت یعنی ئەتوانێت کەسەکە زۆر زۆر بمێنێتەوە لە ئاوا تاکو ئەسا من ئەو حاڵەتی کە دێرە لوک ڕوویە ئەو ئاوە زۆر زۆر سار بوو یعنی کە تۆ چوویتە ناو ئاوەکەەوە نەشت ئەتوانی با بڵین 30 سانیە زیاتر بمێنیتەوە لەبەر ساردی ئەمە یەک دووهەم شت ئاوەکە تازەش کە باران ئەباری لێڵ بوو یعنی من ئەڕۆشتم مترێک 2 متر پێشچوی خۆمە بینی ئەچوم نزیکترە بووم ئەنج مەتەیکەمە بینی یعنی ئەوە نەبوو دوورا و دوور هەمووی ببینم ئەمەش پێویستە بە جلێکی غەواسی هەیە کە با بڵین بەرگەی جۆری جلی غەواسی هەیە تەنانەت بەرگەی 2+3+0 هەیە تا 8+0 بەرگاگرێت چونکە ئەستوری زیاترە و شێوازێکی مەتاتیە نایڵێ ئاو تێبچێ هەموو بەشەکانی گیرێ و هەروە کۆمەڵە تانکی ئۆکسسیژنی باشی پێبێت کە کەسەکە لەگەڵ یابێ و ئەو کەسانە ڕاهێنراوە بن کە چۆن ئەگەرم ینی ئەگەرەوە هەبووە بەدڵنیاییەوە زووتر ئەتوانرا کەسەکە ڕزگارکرێ بەڵام تۆ کە ئەوانت نەبوو مەقاومەی ئاوەکەت نییە ساوزلانی کە ئێرە هەیەی هەرە باشەکەی کە لێرە بەردەستە بای $100 وانێ ئەوانی کە زۆر گرانە نرخیان نەچێتە $1500 ئەوانە یعنی بۆ کوردستان زۆر زۆر گرنگەوانمان هەبێت زۆر باشە ئێوە بە چ ڕێگایەک بۆ نمونەگەر کەسێک خەریکە ئەخنکیەوە چۆن ئەتوان فریای بکەون چۆن ئەوە بۆ سرعەتە ئەتوان فری ئەو کەسە بکەون بە چ ڕێگایەک ئاگادارەکرێنەوە کەسێک کە خنچیە سەرەتا کە ئەمە ڕۆین ئەچین لە پشت و یەکسەر بەرزیەکەینەوە نامە بەسمەوەی ئێوە چۆن تیمەکەتان ئاگادارەکرێت تیمەکان ئاگادارەکە یەکسەر با بڵین لەلایەن سوسیال میدیاوە بۆ ڕێگەوەش ئازانن بۆ ڕێگەی ئەوزانی یاخودوانی کە باڵێن غەرق بنەوەمانشن دەریان ئەوانەی کە لە دەست دەرچوون ئەو کە بڵێ تەپان مردووە و کەسە تۆ ینی گرنگە تۆ زوو بڕێ دەری بێنیتەوە بەڵام متر کەسەکە مردووە ئەوە نیتە تازە ڕۆحی بۆ ناگەڕێتەوە وەکو دەرفەتی زۆرمانەوە کاک بەرهەم باەکە نەخن کە فریاکی بڕێ لە مەلەوانگەکان زیاتر با بڵێن باسکەین زەڕورە ڕاهێنەرێکی وریا بەردەوام هەبێت چاوی لە ناو مەلەوانگەکە بچکە زۆر جار گلەیەوە کرێڵێ مەلەوانگەکان بشێکیان ڕاهێنەر نادوانتی دوانیشی تایە بەڵام چاویان لە مەلەوانگەکەن یانەوێ یەکێ هاوەریان لێ کابڵێ وەرەوە یەکێک خنکە ئەمە تۆزێک با بڵێن ئەگەر خۆی وریاتر بێ بەڵێ گرنگە هەموو ینی هەموو مەلەوانگەیەک ڕاهێنەری خۆی هەبێت ئەو ڕاهێنەرە ئەزمموی هەبێت و شرت نییە سەبوون هەنێ ڕاهێنەر هەیە یەکسەر و ئاڵێ من شەهادەم بەدەستێناوە من ئەوەم ئەو نەخێر ئەوێت تۆ بزانی هەموو حاڵەتەکانی فریاگوزاری چۆن ئەکرێت توانی زعافاتی ئەوەلی بۆ بکەی زمان هەڵگەڕانەوەی بۆ بکەی قاچ گرژبوون چۆن قاچی خاوکەیتەوە خێرا نەجاتی بێ لەو کێشەیە هەروە پەستانی سەرسنگ و تەنەفسی سناعی ئەم حاڵەتانە هەمووی بزانی لەگەڵ مناڵات چۆنە لەگەڵ گەورەیە چۆن ئەکرێت و چۆن بە کەمترین کات تۆ ئەو کەسە دەربێنیتەوە ئەگەر جاری وایە ئەگەر حاڵەتێکی تەرم کەسەکە بۆ من لە هۆش خۆی چوو بێ ئەگەر تۆ بەتەنیابی ینی ئەو مدەڕی بە ئەزمموی نەبێت تەنانەت ناتوانێت لە ناو مەلەوانگەکە ئەو کەسە بێنێتە دەرەوەی مەلەوانگەکە چونکە ئەو قورسە بەڕاستی یعنی ئەبێ هەموو ئەو حاڵەتانە بزانێ بەشداری زۆر سیمینار و دەورەکان بکە بۆی کە لەگەڵ هەموو حاڵەتەکانە
ڕابێت و گرفتی بۆ دروست نەبێت. وڵە زۆر سپاس بۆ بەڕێز بەرهەم سەلام ڕاهێنەری مەلەوانی زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ ئێوە خزمەتانەوە چاوەکەم بەڕێز هیوادم کە سوودێکم گیان بێ زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە بڕگەی زانیاری کە زانیاریەکمان بۆ ئامادە کردوون سەبارەت بە بەکتریای گەدە. با بزانین بەکتریای گەدە چییە؟ فەرموون با پێکەوە بینەرێ. بەکتریای گەدە چییە؟ بەکتریای گەدە بۆ یەکەم جار لە ساڵی 1970 لەلایەن پزیشکێک و بایۆلۆجیستێکەوە دۆزرایەوە. ئەو بەکتریایە کە بە نزیکەی لە گەدەی نیوەی دانیشتوانی گۆی زەوی بوونی هەیە، ڕێگەی تایبەتی خۆی هەیە بۆ ژیان لەناو ئەو کەشە ترشەی گەدەدا. تایبەتمەندیەکانی بەکتریاکە لە هەبوونی پێیەکی درێژکە یارمەتی گەشتنی دەدات بۆ گەشتنی بە دیواری گەدە. هەروەها دەردانی ئەنزیمێک بۆ هاوتاکردنی ترشەڵۆکی گەدە و تێکدانی چڕی مادە پارێزەرەکانی دیواری گەدە. ڕێگاکانی توشبوون نەخۆشیەکە لە ڕێگەی پیسایی و هەروەها دەم و دەستەوە دەگوازرێتەوە. ئەمەش کاتێک کەسێک دەستی بەم بەکتریایە پیس بوو بێت یان کەسەکە خۆراکێکی پیس بوو بەم بەکتریایە بخوات، ئەوە مەترسی توشبوونی هەیە. نیشانەکانی هێڵنجدان، ڕەشانەوە، ژانە سک، دڵەکزێ، سکچوون، برسیەتی لە بەیانیان و بوونی بۆنێکی ناخۆش لە دەم. ڕێگاکانی دەستنیشانکردنی گرنگترین ڕێگەی دەستنیشانکردنی بەکتریاکە بریتیە لە: یەکەم پشکنینی پیسایی، دووەم پشکنینی لە ڕێگەی هەناسەوە، سێم پشکنینی خوێن. مەترسیەکانی بڵاوترین ئەو نەخۆشیانەی کە بەکتریای گەدە دروستیان دەکات بریتین لە برینی گەدە، هاوکردنی گەدە و شێرپەنجەی گەدە ئەگەر بۆ ماوەیەکی درێژخایان بەردەوام بێت. ڕێنمایە تایبەتیەکانی خۆپاراستن لەو نەخۆشیە. باشترین ڕێگەی خۆپاراستن بریتیە لە گرنگیدان بە پاک و خاوێنی ئاو و خۆراک، دووربوون لە خۆراکی کۆن و دەستگێڕ و زۆر خواردنی خۆراکە خێرا سوورکراوەکان. چارەسەر باشترین چارەسەری پزیشکی بریتیە لە وەرگرتنی کۆرسی دەرمان کە پێک دێت لە دەرمانی کەمکردنەوەی ترشەڵۆکی گەدە لەگەڵ دوو دەرمانی دژە بەکتریای جیاواز کە لە سەرەتادا بۆ ماوەی 10 بۆ 14 ڕۆژ بەکاردێت. دوای ئەو ماوەیە پێویستە پشکنینی دڵنیابوون بۆ لە ناوچوونی بەکتریاکە ئەنجام بدرێت کە دوای 4 هەفتە دەکرێت. کەسێک کە بیەوێ پشکنین بکات ڕێنمایی دەکرێت بەوەی کە بۆ ماوەی 2 هەفتە هیچ دەرمانێکی گەدە و بۆ ماوەی 4 هەفتە هیچ دەرمانێکی دژە بەکتریا بەکار نەهێنێت. بەڵە بەڕێزان ئەمڕۆ ساڵیادی کۆچی دوایی مامۆستا محەممەدی مەلا ساڵح شارە زووریە کە ئێمە لەم تەوەرەیەماندا باز لە بەرهەموو نووسینەکانی مامۆستا محەممەدی مەلا ساڵح شارە زووری دەکەین. با بزانین مامۆستای شارە زووری کێیە، کەسایەتێکی چۆنی هەبووە و فکری چۆن بووە و بۆچی ئەم مامۆستا لە سەردەمی خۆیدا لە مەلا و نووسەرانی دیکە جیاوازتر بووە. گفتوگوی زیاتر دەکەین لەم تەوەرەیەماندا لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز مامۆستا ساڵح محەممەد کوڕی مامۆستای کۆچکرد و مامۆستا زۆر بەخێر بێت و سپاس سەرتا پێمان بڵێ بزانین مامۆستای شارە زووری کێ بووە فکری چۆن بووە؟ سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان، پێشێکیمە دەستخۆشێکی تایبەت لە کەناڵی ئاسمانی پێام لە ستاف و بەڕێوەبەر و دەستەی بەڕێوەبەری ئێستەی ڕابردوو بەڕاستی ئێمە زۆر قەرزاری ئەم کەناڵە خۆشەویستین کە هەموو ساڵە لە ساڵیادی وەفاتیا گەورەی و ڕێزیان نواندووە بۆ ساڵەتی وەفاتی باوکم بە ڕەحمەت بێ. تەنها دەستخۆشیم لێتان هەیە و خی گەورە پاداشتان چکە ئەزوی ئێوە بە ئێمە نادرێتەوە. مامۆستا محەممەد مەلا ساڵح شارە زوور لە ساڵی 1947 لە دەشتی شارە زوور لەدایک بووە. لە ساڵی 1950 ماڵی باوکی بارەکات بۆ قەزای 3 ساڵ کە و کاتی تەنها چەند ماڵێکی کەم بووە. لەوێ لای باوکی و مامی و ئەوانە بەردەوام بووە لە خوێندنی زانستە شەرعەکانی خوێندووە تا لە ساڵی 1960 بۆ 61 حکوومەتی و کاتی عێراق بڕیاری کردنەوەی چەند قوتابخانەیە کە داکەی چەمبەر سلێمانیەکەوێت، بەڵام بەهۆی کەمی خوێندکارەوە قوتابخانەکە گوازێت بۆ هەڵەبجە
باوکم بە ڕەحمەت بە یەکەمین قوتابیەکانی ئەو خوێندنگایە بووە لەوێ خوێندنی تاو کردووە لە دوای خوێندنەوەی تر ماوەیەک سەربازی کردووە پاشان ژیانی هاوسەرگیری پێکهێناوە لە 2/4/1974 بۆ یەکەم جار لە گوندی گورگەدەری ناوچەی شارباژەر ئەبێ بە سیفەتێکی ڕسمی ئەبێ بە ئیمام و خەتیب و مامۆسای ئاینی لەوێ 13 ساڵ مەلایەتی کردووە ژمارێکی زۆر ناوچەی کوردستان گەڕاوە تایم بڵین دەربەدەری و ڕاکردن و نەهامەتی چێشتووە بەهۆی مەلایەتیەکەیەوە ناوچەکانی زۆری وەکو ناوچەی شارباژێر وەکو گورگەیەر و چنگیان سەی سادق و شارەوەڵا هەر لە کۆچ و کۆچکردنا بۆ لە بەردام لە بیدایەتەکانی تۆزە جێگیر بوو دوای ئەو کەوتوتە ژیانی مەلایەتی خوڵ بۆتە ناو کارەکەی خۆیان نەوەڵات جێگیر سەفەرکایان باڵێن سەفەریان پێکردووە هەردووکی بان زۆرینێک هات ناچاری بۆ بە جۆرە لە جۆرەکان چونکە بۆ نمەکە یەکەم جارکە لە گورگەری ئەبێ بە ئیمام و خەتیب لەوێ پاشان دوای 75 نەخڵە بێتەوە بۆ سلێمانی بۆ سەیسایق لە سەیساق لەو کاتە لە مزگەوتی گەورەی سەیسایە کە باوەگەر مەلا ساڵحی زارە کە یەکێکە ئەویش ئیمامی ئەو هەمان مزگەوتە باوکیشم بە ڕەحمەت دەوێ بە خەتیب ئیمام و خەتیبی هەمان مزگەوت ئیتر لە دوای ئەوە زەختێکی زۆر زۆری لەسەرەکەێت چونکە وتارەکانی وەک ئەوەی کە باسەکرێت وتارێکی زۆر ئاگرین بوو وتارێکی زۆر سەریح بووە وتارەکانی زۆر کاریگەری هەبووە مۆی کرد حکوومەتی عراقی لەو کاتە زۆر هەراسان بکات هەتا لە وتاری ماڵ ئاوایە کە باسێکە فەرمێ ماوەی 2 ساڵ لەم شوێنە مەلا بووم هیچ هێزێک نەبوو بتوانێت وشێکم پێ بڵێ کە خۆم قەناعەتم پێ نەبووە یاخود شتێکم کە خۆم قەناعەتم پێ نەبووێت ئەمە وای لێ کردو کە بەردەوام زەختێکی لەسەر بێ زۆر بگیرە هەتاوەکو لە وتارەکە شانازی بووە کاڵە لە ماوەی 35 ڕۆژە 6 جار لەلایەن چەکدارانی حیزبی بەعسەوە گیراوم و بەناو شارە گێڕاوم و ئازار دراوە بۆیە زۆر جار بۆ ئەوی کە ئەم فشار و زەختەی کە لەسەری بۆ زۆر بۆی لەسەری کەم بێتەوە شوێن گەڕاوە لە هەندێک شوێن هەتا بەناوی خوازراوە داپاسیوە بەناوی خوازراوە ڕۆژ لە هەندێک شوێن بەناوی سۆفی مەحمود لە هەندێک شوێن بەناوی دەروێش عەبدوڵڵاوە بەناوی تر شوێنەکانی کوردستانی کردووە بەتایبەتی زۆر جار هەوڵی داوە بڕێ بۆ ناوچانی کە نزیکن لە ناوچەی شۆڕشەوە لەژە دەستی حیزبی بەعس کەمتر بووە زۆر گەڕاوە زۆر ناوچەی کردووە هۆکارەکەشی تەنها ئەو بووە قەت نەیتوانیوە شتێک بڵێ کە خۆی قەناعەتی پێ نەبێ یاخود لەگەڵ دینەکان مطابق نەبێت بەڵێ بەدڵنیایی و هەمیشە لەگەڵ ئەوە بۆ نەیتوانانی چەند جار دەستگیر کراوە ئازاد کراوە ئەشکەنجە دراوە بە 6 مانگ بێسەر و شوێن کراوە ئەنواع و ئەشکاڵ یعنی هاوڕەکانی کە لە زیندانان باسەکەن بە جۆرێت ئەشکەنجە دراوە لە شوێنێکا بووە لە دوای ئازادبوونی هاتووە هەر مامۆستا شار زورەکەی پێش گرتنی بووە یعنی هیچ جیاوازێکی نەبووە لە هەڵوێستەکانم هۆکاری گرتن و ڕاکردنەکانی مامۆستا ساڵح بازەوە دەکرێت کە مامۆستا هەمیشە لە سەردەمی خۆیان لەگەڵ نووسەران و مامۆستایان و مەلایانی دیکەدا جیاواز بکەواتار ئەم حەقبێژی بۆ وای کردو کە ئەم جیاوازی هەبێت یاخود جیاوازەکەی چی بوو جیاوازەکەی لە دوو خاڵی سەرەکیە بووە هەمووکو وتاربێژ هەمووکو نووسینەکانی وەکو وتاربێژ کەسێک بووە کە دوو سیفەتی لە خۆیان کۆ کردوتەوە یەکەم بوێری کە زۆر بێرەوەی کە ویستێتی ئەوەی کە لە دڵیا بۆ وتوێتی بەبێ سڵکردنەوە لە هیچ شتێک دووەم وتارەکانی زانستی بووە بە شێوەیەکی زانستی بۆ لانێ لە ئێستا بە تایبەتی لەو کاتە زۆر بوو بێت ینی مامۆسایەکی ئاینی لەو سەردەما بەهۆی کە نەبوونی مەزدەرێکی نەبوونی جیهانێک و ئەنتەرنێتێک و سۆشیالێکی لەو سەردەما بتوانێت کە تۆ بە شێوەیەکی زۆر مۆدێرنانە بتوانێت بە شێوەیەکی زۆر زانستی تێکەڵەیەک لە نێوان ئاین و عیلما زانستا کۆ بکەیتەوە بە تایبەتی لەو سەردەمە تا ڕادەیەک وای لێ هاتبوو مامۆسانی ئاینی کەمتر بەلای عیلما چون ئەهلی عیلمیش کەمتر بەلای دینە ئەڕۆشت بۆ ئەم توانی ئەم دوو ئەڵقەیە بەیەک و گرێ بداتەوە بۆ یەکەواتە بوێری و هەروەها لایانی زانستی لە وتارەکانیە کاریگەریکی تەواوی هەبوو جیاوازیکی هەبوو لەگەڵ مەلەکانترە و مامۆسانی ئاینترە کە بێگومان ئەوانش خزمەتێکی زۆر گەورەی تریان کردو جگە لە لایانی وتاردانی لایانی نووسینەکانیشین کە خاوەنی نۆ کتێبە بە ناوی کتێبەکانی داروین لە تەرازوی ژیریدا فرۆید لە تەرازوی ژیریدا ڕێکەوت لە تەرازوی ژیریدا سروش لە تەرازوی ژیریدا گەشتەکەم لە گومانەوە بۆ باوەڕ ئایا قورئان دانراوی محەممەدە محەممەد ئیقباڵ لەگەڵ ڕێکەوتە ئەم هەشت نۆ کتێبە ئەتوانین بڵێن شۆڕشێکی گەورە بووە لەو کاتە توانی کردوێتی ساڵیانی بۆ ئێستش توانم بڵێم ینی وەکو جۆرێک لە جۆرەکان ئەو ناونیشانانە ئەو
پرسە جەوهریانە ئەو بابەتە گرنگانەی کە مامۆستا شارەزووری لەو سەردەمەیە ناڵێن زۆر کۆنە بەڵام بەرحاڵ لەو قۆناغەیە ڕەنگە هێشتا زۆر شتی سادەتر و کۆمەڵێک باستر هێشتا بابەتی مۆزوع و گرنگ بوو بێت بەڵام دەبینی مامۆستا ئەم جیهان بینیە ئەم دەستبردن و جورئەتە هەم لە ڕەنگە تەنانەت ڕەخنەشی لەلایەن مەسەرەن بەشێک لە زانایانی و لێ دروست بۆچی دەزەبی بۆ ئەم شتانە بۆ ئەمانە یعنی ئەمە واکە با بڵێن کاریگەریەکی باشی هەم زانستی هەم ئاینی لەسەر دەوروبەر و مامۆستایانیشدا نابێت خۆی لەگەڵ هاتنی ئیسلامە بەسمان تەنها محەممەدیان سڵ سەلام پێش ئەوەش بەردەوام نێرە فکریەکانی هەریەک شت بوون بەس ڕنگ و بۆ هەر فەرقی بووە بۆیە لەو کاتانە خەڵک مارکسی بۆ ئێستا بە جۆرێکی تر بوو هەنی هەر هەمان شتە بوون بۆیە بەدڵنیایە بۆ ئەو کاتە بۆ ئێساش هەر هەمان شتەکان بوون بەس تەنها ئەوەیە بەرگەکان فەرقی بۆ گەنای وەکو ناوەڕۆک هەر یەکشتن هەر جارێ لە فکرێکە دژاتی ئیسلامەکەن کە لەما فەشەلێنن ئەچن بە ڕنگ و بۆیەک و بە ناوێکی ترەوە دابەزنەوە بۆ هەمان شت وردە بۆیە بەدڵنیایە هەر ئەو بۆ لەو کاتە اینجا ئەو توانیوێتی کە خۆی بەتەنها بۆ مکتتەبی کۆ ڕێکەوت لە تەرازوی ژودە یەکەمین کتێبی زانستی بووە کە لەو بارە نووسیبێت لە مێژووی کووردا توانیوتی لەو کاتە بێت لە کاتێکە ئەو خۆی فیرار بووە بەردەوام لە ڕاکردنا بۆ لاڵات نابووە لە حزبی بەعسیشا لەو کاتە عێراقیش بەو داخراوی ئەو کاتەوە بۆ نەبوونی هۆکارەکان هەتا وەکو هەندێک کات بۆ دەستکەوتنی سەرچاوە کە سەفەری کردووە بۆ وڵاتان گەڕاوە یاخو بۆ شوێنێکی وەکو سعودیا بۆ تورکیا کە ڕۆشتۆ یا بۆ ئێران بۆ سووریا و ئەردن کە ڕۆشتووە جارێ کاسەتی هێناوەتەوەی کەسایەتی ئیسلامیەکان بۆی مناچار بم بگا بەدەستی ناوی گۆرانی بێژی لەسەر نووسی و هەتاڵە جارێ پیان وتووە مامۆستا پیان تۆ شێخ تۆ معقول نیە تۆ داژی گوێ لە عەبدولحەلیم حافظ و ئوم کەلسوم مەگری وتی دەیتر چی بکەم وەڵا حەزم لێتی مەجبورە بۆ ناونیشانە سەرچاوەکانی کۆ کردوێتەوە توانین کاریگەریەکی زۆر و گەورەشی هەبوو لەو کاتە و توانین بڵێن شۆڕشێکی نووسین و فکری بۆ لەو کاتەیە کەواتە ڕۆحی کوردایەتی لای مامۆستا چۆن بووە ینی وەگەوەی کە ئاماژەشت بەوە کرد کە زۆر گیرا و زۆر دەستگیر کراوە نیشتمان پەرۆیکی زۆر گەورەیتیا بوو ینی بە جۆرێک ئەو هەرانی ژیانی سیانزە ساڵ زارم هەوڵدان و تێکۆشانی هەموو ناڕەحەتی بووە هەتا وەکو ئەو شۆی کە پورەکان باسن ئەو شۆی کە بۆ بایانەکەی وەفاتی کردووە فەرمووی ئێستش هەموو جانمژوین تەعزیبی حزبی بەعسی پێوەیە لەگەڵ ئەمانەیە ینی ئەگەر دیقەتی بێستێری کە ئەو شوێنانی کە دایمە کۆچی بۆ کردو ئەو شوێنە بوو کە نزیک بووە لە شۆڕشەوە کە نزیک بووە لە پێشمەرگەوە ئەو شوێنە بوو کە دوورە دەست بووە لە حیزبی بەعسەوە لە سەروی ئەمانەشەوە زۆر بە ئاسانی تۆ ئەیتوانی کۆچ کا بڕۆ بەرەو دەرەوەی کوردستان بەجێ بڵەوەی لانی کەم ئەو زەختەی لەسەر بێت بگن بەڵام ئامادە نەبووە ئامادە بووە لە دەیەکی دووری کوردستانە بژی بەس ئامادە نەبوو بڕاتە دەرەوەی وڵات لانی کەم بۆی هەر لەبەرەوەی ئەو زەخت و فشاری کە هەبوو لەسەری کەم بێتەوە بۆیە نیشانە نیشتمان پەروەری بووە زۆر باشە مامۆستا لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسێکی چۆن بووە کەسێکی زۆر کۆمەڵایەتی بووە یعنی ژمارە سیفەتی لە خۆیان کۆ کردبووە ینی لە حەد بەدا ینی من کە باوکم بە ڕەحمەتی وەفاتی کردووە کەمتر لە 2 ساڵ بووم تەمەنم کەمتر لە 2 ساڵ بووە لەو کاتەیە بەڵام ینی مبالەغە نەبێت بە هەر کەسێک ئەڵێ کوڕی فڵان کەسم بێ ئەڵێ خزمی فڵان کەسم بڵێ وەڵا لەگەڵ ئەمە زۆر تێکا بوو یەک ماڵ بوون یەک ئایلە بوون یعنی خۆشەویستێکی زۆر بوو تێکەڵەیەکی زۆر بوو دامە لە خۆشی لە ناخۆشی لە هەموو کاتەکانە بەدەم خەڵکۆ بوو لەگەڵ خەڵکا بوو ینی تێکەڵەیەکی لە حەد بەدەرە بوو کەسێکی زۆر کۆمەڵایەتی بووە خاوەنی کەسایەتێکی زۆر سەرنجڕاکێش بووە یعنی بە یەک دانیشتن ئەوەی کە باسەکەم بە یەک دانیشتن بە یەک جەلسە لەگەڵ کەسێکا بوو بە کەسێکی تێکەڵ و تاو لەگەڵی ئاوێتە بۆ بۆیە کەسێکی لانی کۆمەڵایەتی زۆر متەکامل بووە کەواتە مامۆستا ساڵح کاتێک کە مەرحوم مامۆستا محەممەدی شارەزووری وەفاتەکە تۆ تەمەنت کەمتر لە 2 ساڵە بێ ئەگەر ئێستا پرسیارە دێتە ئایاوە کەواتە تۆ کەی باوکتت ناسی کە گەورە بووی بەرهەمەکانت خوێندەوە ئیتر چۆن کەی هەستت کرد کە وەڵات ڕەنگە ئەمە باوکت بوو ئەمەیە باوکی ڕەنگەم بالاغە نەبێگە بڵم هێشتا نەمناسی یان ویستم شەر بەشی دێ پسە بڵم هێشتا ماوە بیناسی نەوەڵا هێشتا نەمناسی یعنی زۆر جار کە بەهۆی بەرنامەکانەوە بەهۆی کەناڵەکانەوە کە سەردانی شوێنەکانەکەیت ئەڕۆی ئەگەڕێیت هەر جاری مۆقیفێکە یعنی براوکم من ئەمشۆ لەگەڵ پورێک ما قسەمە کرد هەندێک مۆقیفی باسکانی یەکەم جار بۆ بیستم ینی کلەیەکی لە مۆقیفەکانی کە باسی بیۆری ئەوە کرد باروکم بیگەرمەوە وتی ناو سارە بوون پاسێکا بوون ئەڕۆشتین وتی مەجموعە عەرەبی تا لە سەردەمی حیزبی بەعسە تەمان وتی قسەی بە کوردەوت لەبەر خۆی قسەی بە کورد وتە بەدەنگی بەرزوانە باوکشم بە ڕەحمەت بە خۆی پێنەگیرە جوابیاوە وتی بۆ قسە بە کورد دەڵێ کێشە چیەتی وتی وەڵا لەبەری کوڕەکەمیان کوشتی کوڕەکەت لەکوێ کوژراوە وتی لە کەوڵۆس لە مای شارە زولێ وتی دەی
وتی یەخوا دەستیان خۆش بەوەی کە کوشتێتی ئەگەر کوڕی تۆ بۆ کوشتن هاتێ بۆچی لەو جنوبەوە بۆم دەشتی شارە زۆر و بۆم کوردستانە بۆیە ینی هەر جارێکە مۆقی فێشتێکی گێڕیتەوەیان بڵم هێشتا بەتاواتی نەمتوانی و بیناسم چه احساسێکت هەیە کە ئێسا بەرهەمەکانی خوێنیتەوە مامۆستایەکی ئاینی لە دەشتی شارە زۆر چەندەیەک لە ئێست بەرێسەی تەمەن بۆ نمونە لەسەر داروین نووسیوەتی لەسەر عەقڵ و لەسەر ژیری و لەسەر ئیلحاد و یعنی ئەسپی خۆی لە مەیدانی مناقەشە و دەستبردن بۆ ئەو پرسیارە هەستیارانەی کە ڕەنگە بە ئێستا شۆ بەشێک لە مامۆستایان ناچنە گفتوگۆ مناقەشەی ناکەن خۆیان لێلادەن ئەو لەو ڕۆژگارەیە بێترس و ینی تەنانەت ئەی نووسێ کورتپەروەرە نازانم مامۆستایەکی ئاینی و تاربێژێکی ناتقە نووسەرێکی گەورەیە ینی هەستەکەی کە هەموو ئەم کەس ئەمش باڵێنکرێت لە چەند کەسایەتێکی جیاوازە لێ کەسایەتیا کۆبووێتەوە لەلایەک و هەستێکی خۆشە کە هەست بکەی کە ئەو باوکەی کە هەرچەنە لە ژیان تا نەماوە وەکو جەستەبوونی نییە بەڵام بە ڕۆح بە عیلم بە لەناو خەڵکەدا دایمەمان بەڵام لای تریشە بەرپرسیارەتیە چونکە تۆ هەتا بەرپرسیارەتی زۆرتر بێت هەتاوەکو لە پێگەیەکی گەورەی کۆمەڵایەتە بیا خۆت بۆت بەجێماوە تەمەنەوە فەزلی خۆی گەورە خۆ ئازایەتی هیچ کەسێک نییە کە لە کێ و لە چۆن لەدایک بۆ چۆن هاتە دنیاوە بەڵام لەگەڵەوە شاسەکەی بەرپرسیارەتێکی زۆر قورسە لەسەر شانەکە هەڵگرتنی ئەگەر قورس نەبێ ئاسان نییە ئەنی ئەمێ بڵێم ئەو میراتە عیلمیە و هەروەها ئەو ناوبانگە زانستیە گەورەی جەنابی مامۆستایە بۆ تۆ هەم بەرپرسیارەتە هەمیش کاریگەریە لەسەر جەنابەت هیچ تاسیری وای کردووە لە بەرەوەی لە ژیانی تایبەتی خۆ تا ڕێچکەکەی ئەو بگریتەوە یا خۆت بەهۆی ئەوە بەشێک لە ژیانت گۆڕی بێ وڵا من هەر لە مناڵیەوە کە پیانوتی کوڕی فڵان کەسی تر هەستێک کردو لە دوای چاودێری خی گەورە هەستێک کرد چاودێری ترێ بەسەرەوەە ینی بۆی لەو کاتەوە حەزارە کردو بە دڵنیای و هەوڵ داوە بەرەوە ڕێگە بڕۆی بەڵام تا چەند توانی تۆ نەتوانیتەوە بێ خەڵک بزانە کە بزانین ئایا توانیمانە کە تۆزێک لە ڕێگە بگرنێک خوانە خواست هەموو ڕێگەیەوە کاریگەری کەسایەتی مامۆستای شارە زۆری لەسەر خەڵک چۆن بوو کاریگەریکی زۆر لە ڕادە بەدەر بووە یعنی کە من ئەگەیتە تەمەنێک ئەڕۆی بۆ شوێنێک یعنی سەر بۆن منە منطقێکی وەکو دواوە کە دوامەنزڵی بۆ تیا ژیاوە ینی بڕواکەی نزیکی 2 مانگ لەوێ ژیاوە ینی کە ئێستش ئەڕۆی بۆ لای خەڵکی ئەو منطقە ئەڕۆی بۆ لای ئەڵەی کوڕی فڵان کەسمی ئەڵەی مامۆستا محەممەد مەلا ساڵح شارە زۆری یعنی بە جۆرێ باسی ئەەکەن ئەڵەی ئەمە کەسێک نییە 2 مانگ لە ماوەی 35 ساڵ لەمەوە پێشاتیان لە ناویانە ژیابێ ئەڵەی کەسێکە تەمەنێکی زۆری لەگەڵ یان بەسەر بردو و ئێسش لایەزار تازت ماوەیەکی زەرم بۆیە کاریگەریکی زۆریە بەعنی لە هەر لە ناوچەکانی ترا لە گورگێری لە چنیان لە ئاغجەلەر لە شارەزور هەڵەبجە ڕۆژ لەوەیە بێ ئەوەندە کاریگەری لەسەر خەڵکیەوەیە بێ پاش 35 ساڵ کە ئێستا چیتەوە هێشتا ئەو کاریگەری 2 مانگەی کە ئەو لێ بۆ لە سەریانە ینی بە جۆرە باس ئەکرێ ئەڵێ کەسێک تەمەنێک لە ناویانە ژیا و تازەکی وەفاتی کردووە ئەنی کاریگەریەکەی زۆر بوو ینی کە یەکێ لە تایبەتمەندیەکانی مامۆستا شارە زۆری ئەو بووە تەنها لەگەڵ یارەکان عنی و کەسەی کە هاوفکری بوون تێگەڵ نەبووە لەگەڵ ئەوەیشی کە ئەو پەڕی پێچوانی فکر بوون لەگەڵیا ینی هەم لە لایەنە سێکۆلارەکان و هەم لایەنە ئیسلامیەکان هەم لایەنە مسەقەفەکە هەم لە لایەنە کۆمەڵایەتی و ئەشاری هەموو بوارەکانان لە هەموو چینەکانە تێگەڵێکی تاوی لەگەڵ هەمویانە هەبووە مامۆستا پێشتر باست لە چەند بەرهەمێکی کرد ئەمە تەواوی کۆبەرهەمی مامۆستایە خودت بەرهەمی تری ماوە کە لە بەرنامەتاندا هەبێت چاپیکە نۆ کتێبی چاپکراوی هەیە کە باسم کرد لە دوای خۆی ڕاستی هەندێک بەرهەمی هەیە کە باسی ئەکەن ئەڵم وەڵاهی نەچاپ کراوە نەبینیومان و نەبیستمانە دیارە بەهۆی ئەم بەردەوام کۆچکردن و ڕاک و فیرار وکە هەی بووە بەهۆی ئەوە فەوتاون بەڵام وەکو لە دوای خۆی دوو بەرهەمی هەیە کە چاپ نەکرابن چونکە ئەمە کتێبەکان لە دوای خۆی جایتر چاپمان کردەوە و بۆ جاری دووەم کە ئێستا لە بازاڕەیە وەکو کۆبەرهەمێک وەکو ئەعمال کامیل بە ناوی هەگبەی شارە زۆری چاپمان کردەوە دوو کتێبی هەیە یەکیان بە ناوی هەگبەی شارە زۆری یەکیان بە ناوی یادداشتەکانی شارە زۆرین کە هێشتا چاپ نەکراون هەگبەی شارە زۆری بریتێ لە مۆسیعەیەکی گەورەی کەسایەتیە ئیسلامی و کورد و جیهانی ئیسلامی ناوچەکە بە تایبەتی هەروەها یادداشتەکانی شارە زۆری بریتە لە ڕوودا و حەدەسە گرنگەکانی ژیانی خۆی و ناوچەکە لە نێوان ساڵی 1947 تا 1970 واتە ساڵی لایەکبوون هەتاوەکو وەفاتکردنی کە ئینشاڵڵا لە بەرناممان هەیە هەوڵ بن بەم نزیکانە یادداشتەکانی ئینشاڵڵا
وردبینێکی بکەین و خێنە بازار چۆن ئەم بەرهەمانەتان دەستکەوتەوە ئەوەی کە باز لەوەکەی بەردەوام لە ئاوارەی و لە ڕاکە و ئێمە ئەرشیفی باوکمان بە ڕەحمەت بە زۆر زۆری فەوتاوە لانی ئێستا بڵێم لەم هەمووە بڕۆ ناکەم چوار تەسویر و ڤیدیۆییمان مابێت وتارەکانی زۆر زۆر فەوتاوە لە شوێنی کەوکو ئاغجەلەرە وتارەکانی هەموو بە کاسێت لەو کات ئێستا هەمووی بوونی هەبوو بەڵام بەهۆی ڕاکڕاکی خەڵک و ڕوخانی شوێنەکە هەمووی ئەمووی لە ناو چووە ژمارەی زۆر کتێبیشی فەوتان نزیکەوەی کە من ئاگدار دوو پۆتێب یاخود زیاتریشی ئەوەی کە لە نووسینیا بووە یاخود تاو بووە تاونە بۆ ڕاستی ئاگداری ئەوەی نیم فەوتاون بەڵام لەمانە باشە الحەمدولله چۆنێک ئەم دوایمان دەستکەوتوتە بە تایبەتی یاداشتەکانی کە زۆر تایبەتە لای ئێمە مامۆستا ساڵح کاتمان زۆر کەم ماوە ئەگەر شتێک ما بێ زۆر جاریانی تەمەنێکی 40 ساڵی کەم چل و شتێک وابزانم مامۆستا 40 ساڵ تەمەنی ئەو بەرەکەتداری و هەموو بەرهەمە جوانە لە سەر ڕۆژی وەفاتەکەی یاخۆ شتێکی شتما بێ ئەمە نەمان پرسیە بە دڵنیایەوە چەندین جار قسە بکەین لەسەر بەرەی تەنها یەکێکیش لە بەرهەمەکانی مامۆستا ڕەنگە هێشتا حەقی تەواوی پێ نەدەین ڕۆحی شاد بێ و ئێوەش تەمەن درێژ و پڕخێر و بەرەکەت بن و ئەگەر کۆتا قسەت هەبێت لەسەرەوە دەستخۆشیتان یەکەم ئەوەی کە هەویان کەدامی بیرەکەت و تەمەنێکی زۆر زۆر کەم لە تەمەنی 26 بۆ 27 ساڵی ئەو سوڵحی خەڵکی کردووە لەناو مەجلیسا بۆ قسەی ڕەت نەکراوەتەوە لە تەمەنی 36 بۆ 37 ساڵیە لە تەمەنێکا بکە تەمەنی ئێستەی منەکە ئەو سوڵحی نێوان دوو گەورەترین هێزی کوردستانی کرد کە بتلە یەکێتی و پارتی لەو کاتە توانیوێتی شەڕ لە نێوان ئەم دوو هێزە ڕاگرێ لە تەمەنی 40 ساڵیا کە وەفاتی کردووە ئیتر هەموو بەشایەتی هەموو کەس و ناوچەکە زانێت کە وەک بڵێ کە عالمێکی گەورە ینی کەسێکی وەک بڵێیت ئەمە 40 ساڵ نەژێ ئەمە چەندین 40 ساڵ تەمەنی کردوێت وەفاتەکەی لە ناوچەی دواوەی منتیقەی بێتواتە ئەچێ بۆ دەیەکی تر بە مەسی عیلاجکردن چارەسەرکردنی تۆبی کەسێک لە کاتی گەڕانەوەی کە ئەگەڕێتەوە لە شوێنێکی لێژە بێت لەسەر تراکتۆرێکە بێت ئیسۆپی تیان نامێنێت تراکتۆرەکەت وەرەگەڕێت و لەو کاتە تووشی نەزیفی داخلێ بێت ڕاستەوخۆی گیان نەدەسات. زۆر باشە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ساڵح محەممەد مەلا ساڵح شارەزووری کوڕی بەڕێز مەرحوم مامۆستا محەممەدی شارەزووری لە پتۆرێ لەگەڵ مامۆ دووبارە ڕۆحی مامۆستا شاد بێ سەرکەوتو سەرفرازم زۆر سپاس بۆ جەنابشتان دووبارە زۆر بەخێر بێت. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست دەچینە ناو بڕێک و دواتر دەگەڕێنەوە لەگەڵتان بەردەوامین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەی شێوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی
زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. دڵنیا بمینیە ئەو جبسەی وێنەی نییە تەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ ئازان دیارە گەر مرۆڤ خی گەورە تەندروستێکی باشی پێ ببەخشێت ڕەنگە دەرفەت و وەروەها توانای زیاتری هەبێت بۆ فێربوون بەڵام بەشێک لە مرۆڤان ڕەنگە خی گەورە یەکێک لە نیعمەتەکانی خۆی لێسەندنەوە بە تایبەتەوانەی کە نابیستن واتە هیچ نابیستن گویان لە دەنگی ئەمە نیە یاخۆت ئاوازەکانی سروشت هەست پێ ناکەن. ڕەنگە ئاسان نەبێت بۆ ئەوان بە وەکو ئەمە بتوانن زانیاری بەدەست بێنن یا خۆت بخوێنن یان پلە باڵاکان ببڕن. ئەوەی مای خۆشحاڵیە بە هەوڵ و مانەبوونی لایەنە پەیوەنددارەکان و کۆمەڵێک مامۆستای دڵسۆز لە شاری سلێمانی نابیستەکان توانیویانە فێری خوێندن و خوێنەواری ببن و هەروەها بتوانن قۆناغەکانی خوێندن ببڕن. دوو نابیست لە شاری سلێمانی توانیان بڕوانامەی دیپلۆم بەدەستبێنن و هەروەها ببنە هەڵگری بڕوانامە و بتوانن قۆناغەکانی خوێندن ببڕن. لەو بارەیەوە هاوکارانمان دیتێکیان بۆ ئامادەکردوین پێکەوە بینەریێت. یەکەم جار من مناڵ بووم تەمەنە مناڵ بوو هاتمە پەیمانگای هیوای نابیستان بەشی باخچە تاپۆلینۆ لەوێ خوێندم پاشان چوومە ئامادەی پیشەیی کۆمپیوتەر دوای ئەوە چوومە پەیمانگای تەکنیکی. ئەڵێ وەرگێرمان لەگەڵان نەبوو مامۆستای کۆمپیوتەرەکە ئەنووسین تەنها ئەمان نووسیەوە مامۆستای وەرگێرمان لەگەڵان نەبوو لەبەرەوە زۆر زەحمەت بوو بۆ ئێمە بەڵام ئێوە خۆتان هەوڵێکی زۆریانە هەڵماننا هەوڵێکی زۆرمانە لەگەڵ ڕەفیقەکانمان ئەو شتێنێک کە نەمان ئەزانی پرسیارمان ئەکرد لە هاوڕێکانمان و فێریان نەکردینەوەش. لە بەرەوەی حەزمە کرد تەعین ببووم ببن بە فەرمانبەر لە فەرمانگەیەکە و دوای ئەوە حەزم کرد خزمەتی یارمەتی نابیستان بم چونکە خۆم ئەزانم کێشەکانی نابیست چییە. دەستخۆشیەکەم لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەو پەیمانگای تەکنیکی بڵێ داواکەیت کە تاعینونکە لە پەیمانگای هیوای نابیستان بۆ لەبەر ئەوەی کێشەکانی نابیستان ئەزانم حەزەکەم یارمەتی نابیستەکان بم. ئامانجمەوە بوو کە پەیمانگا تەواو بوو کە پۆلی حوت و هەشتونەی بڕی دوای ئەوە و توێتی ئەبێ تەواویکەم دوای ئەوە چۆتە ئامادەی بازرگانی کچان طبعاً سۆما یەکێکە لەو خوێندکارانی کە خۆی کۆڵی نیا خۆی بەردەوام بوو کاتێک کە ئەم لە پۆلی شەشی سەرەتایی دەرچوو دوای ئەوە ئەو کاتە پەیمانگای هیوای نابیستان پۆلی حوت و هەشت و نۆی نەبوو ئەم خۆی چوو بەردەوام بوو لە شەو لە ئێواران خوێنی دوایی چوە ئامادەی بازرگانی کچان دوای ئەوە
طبعا زۆری حەز لە زانکۆ بوو بەڵام بەداخەوە هیچ شوێنێکی حکومی وەریان نەگرتن دوایی تر لە پەیمانگا وەرگیرە 2 ساڵ بوو ئەو 2 ساڵی تەواو کرد لە بەشی طبعا لە بەشی ژمێریاری و وەرگێڕیشی لەگەڵ نەبووە ئەمە بە هەوڵی خۆی کە توانێتی ئەو بڕوانامەیە بەدەست بێنە ئێستا حەزەکە لە شوێنێکدا بمەزرێت لەو بەشەی خۆی کە حەزی لێتی ئەڵێ بەڵێ زۆر قرس بوو بۆ من تەنیا خۆم کە نابیستێ بووم لە ناو خوێندکارە ئاسایەکانە چونکە نەهێ وەرگێڕم لەگەڵ بوو نە کەس بوو بتوانێت یارمەتێکی بە زمانی ئاماژەوەنەکانی پێ بڵێ ئەڵێ هەندێ هاوڕێم هەبوو کە قسەیانە کرد ئەڵێ ئەوان بەردەوام وانەکانیان بۆیە نام و یارمەتیان هەیە خێزانەکەی زۆر یارمەتی دەربوون خێزانەکەی دایکی باوکی بە تایبەتی ئەڵێ زۆر یارمەتی دەرم بوون کە ئەڵێ باوکم بەردەوام پاڵپشتی گرتم بەردەوام لەگەڵما بۆ هەوڵیا و لەگەڵما کە بتوانم من ئەو بڕوانامەیە بەدەست بێن. تان باش میدیاکارە خۆشەویستەکان بەخێر بێن میوانە ئازیزەکان هەموو لایەکتان بەخێر بێن سەر چاومان ئەمڕۆ لێرەین لەم مەراسیمە خنجیلانەیەدا ئەمانەوێ بە نوێنەرایەتی کوێستانخان خەڵاتی ڕێزێنان پێشکەش بکەین بەو دوو خوێندکارە کە توانیویانە بە سەرکەوتوانە پەیمانگای تەکنیکی کوردستان تەواو بکەن لە دوو بەشی گرنگ کە ئایتی و ژمێریاریە. دیارە ئەم دوو خوێندکارە نابیستن و یەکەم جاریشە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان کە دوو خوێندکاری نابیست لە ڕەگەزی مێ ئەم قۆناغەی خوێندن بە سەرکەوتووی تەواو بکەن. ئێمە ئەمڕۆ مەبەست لەم مەراسیمە و مەبەست لە پێدانی خەڵاتی ڕێزێنان بۆ هاندانە و لێرەشەوە دەستخۆشی لە تەواوی ستافی پەیمانگای هیوای نابیستانەکەین کە توانیویانە زۆر بە دڵسۆزانە لە پشتی ئەم فێرخوازانەوە بن تاوەکو بەرزترین پلەی خوێندن تەواو بکەن. بەناوی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری گەشەبێدانی کۆمەڵایەتی سلێمانیەوە زۆر پیرۆزبایی لەم دوو خوێندکارە بەڕێزە دەکەم دەستخۆشی لە پەیمانگای هیوای نابیستان و پەیمانگای تەکنیکی ئەەکەم بۆ ئەوەی کەم دوو خوێندکاریان بەڕاستی وەرگرت ئەوەی زەرور بێ ڕاستەکەی بەڕێزان بۆتان باسکەم ئێمە لە یاسای ماف و ئیمتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت و کوردەباڵەکاندا مادەیەکی زۆر گرنگبانەیە کە بەڕاستی ئێستا حکوومەتی هەرێم و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەبێت بەڕاستی ئەو مادەیە جێبەجێکەین. خۆشبەختانە لەو یاسایەدا هاتووە کە هەموو پرۆژەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو پرۆژەیە کۆمپانیایەک دەستگایەک شوێنێک پرۆژەیە جێبەجێ دەکات دەبێت حیسەیەکی کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەتی تێدا بێت کە بەڕاستی ئێستا ئەم بەڕێزانە کە دەبنە دەرچووی پەیمانگا کێشەی ئەومانە بێت کە چۆن دامەزرێن لە چه دەستگایە دامەزرێن خۆتانزان ئەوە حکوومەتی هەرێم دامەزران تۆزێک ناڕەحەتە ماوەتۆ سەر کەرتی تایبەت کەرتی تایبەتیش بەڕاستی یاسای ماف و ئیمتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت و کوردەباڵەکان ئەم کێشەی حەل کردووە بۆیە ئەرکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە دەستەی وەبەرهێنان بەڕاستی هاان بدات کە هیچ پرۆژەیەک جێبەجێ نەکرێت هەتاوەکو ئەو مادەیە جێبەجێ نەکات بۆیە هیوادارین بە هەموو لایەکمانەوە هەوڵ بدەین کە ئەو مادەیە جێبەجێکەین و چەندین کەسی وەکو ئەم برادەرانە مستەفید بن لەو مادەیە.
بەڵێ زەن دیارە ئەم ساڵیش حاجانی ماڵی خوددا لە سەفەری حەجگەڕانەوە و خی گەورە حاجی کرد بە قسمەتیان بەشێک لە حاجان گێڕانەوەی سەرگوزەشتی خۆیان لەوێ و ئەو هەستە و ئەو حاڵەتە دەرونی ئیمانی لەوێ بەسەریانە هاتووە دەگەێڕنەوە. یەکێک لەو حاجانە لە شاری چەمچەماڵ لە قەزای چەمچەماڵ هاوکارمان جەلال جەباری چۆتە لای سەرگوزەشتەی سەفەری ئەم جارێ حەجمان بۆ گێڕێتەوە. ئێمەش لەگەڵ ئێوە پێکەوە بینەری دەبین. بسم الله الرحمن الرحيم. من ناو رمضان فتاح سعيدة دانشتوی چەمچەماڵم گەڕەکی ڕاپەڕینی دوو واتە مسەلسەکە تەمەنم 50 ساڵە. من لە 2017ەوە ناوی خۆم تۆمار کردووە، بەڵامی تر ئەو کاتە ناوێن کە تۆمارە کرد بۆ 3 ساڵ بوو. من لە 2017 و 18 و 19 ناوی منیتیانە بوو. ئەو ناوانی کەما بووە لە 2020 کران بە قورعە کە کران بە قورعان ئەلحەمدوللا سوپاس بۆ خۆی گەورە ناو منی تا دەچوو. کاتێک کە خەبەرەکاندا پێم یعنی زۆر زۆر دڵخۆش بووم، سوژدەیەکی شکرم بۆ خۆی گەورە برد و دەستم کرد بە گریان. بەڵامی تر بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە تقریبا 2020 و 2021 دواخرا بۆ ئەم ساڵ 2022. سوپاس بۆ خۆی گەورە ئەم ساڵ سەفەرەکەمان بەڕێکەوتین چین سەفەری حەجمان ئەنجامدا. طبعا لەوە خۆشتر یعنی هیچ شتێ نییە مەسەڵێ بڵێ لەوە خۆشتر هەبێت لەبەرەوەی تۆ لەلایەن خی گەورەوە دەعوت کراوی خۆیەک بۆ گەورەی خۆیە کەوا ساحیبی ئەرز و ئاسمانەکان و ئەم دنیا و قیامەتیشە هەموو شتێ لەژێر دەسەڵاتی ئەوایە لەم سەر ئەرزەیە لەم هەموو مەخلوقاتیان ناوی تۆ دەرکات بانگێش بە دەعوت و کا بۆ ماڵە پیرۆزەکەی خۆی یعنی ئەبێ لەمە خۆشتر چی هەبێت. خۆی سەفەری حەج ئەبێ ئێمە فێری ئەوە بکە فێری سەبر و تەحەمل مامکە فێری ئەوە مامکە کەوا ئێمە ئەگەر لەوە پێش تا ڕادێ هەنێ هەڵەوکەم و کورتیمان هەبێ بە خۆمان بچینە خۆمان چاکەین تۆزێک کەم تەحەمل بین عنی سەبر و ئارامی و تەحەملمان زیاتر هەبێ و ئەگەر هەنێ شت چاوپۆشیمان لێ کردو و گوێمان پێ نەداوە بەخوا بێ لە سەبەداوە ئێمە خۆمان باشترکەین نابێ لەو ساخراوتر بین ئەبێ هەوڵدەین ئێمە ئەو نازناوەی کە خوای گەورە پێمانی بەخشیوە یعنی ناشی نەکەین لای خەڵک قەنەعەتی بێ کە من چوینە مەدینە چوین عنی سەلامێکمان لە پیغەمبەر صلی الله علیه و سلم کرد چوینە ڕەوزەی پیغەمبەر صلی الله علیه و سلم یعنی ئیتر وا هەستەکەی کەوا تۆ لە خزمەت پیغەمبەر صلی الله علیه و سلم داینشتە لە بەرامبەر ئەوایت یعنی لەو جێ و ڕێگایانەی کە مەسەڵەن بێ ئەو لەو سەر مینبەرە داینشتۆ تۆ لە عەرزەکەی وازانی ئەو لەسەر مینبەرەکە تۆ لە خوار داینشتە ئەو تارۆ بۆدا یعنی زۆر زۆر بەلاتەوە شتێکی زۆر خۆشە. من داوا لەو بە ڕێزاناکەم کەوا خوای گەورە ماڵی پیان بەخشیوە ماڵی حەڵاڵی پیان بەخشیوە وەڵاهی یعنی من لە لای خۆم زۆر جا مەسەڵێ زۆر خەفەت لەوانە خۆم کەوا خوای گەورە ئەو ماڵی پیان بەخشیوە ناچن سەردانێکی ئەو شوێنە پیرۆزانە بکەن. من داوا لەو بە ڕێزانە ئەکەم کەوا خوای گەورە ماڵی داوە پیان
وەڵاهی کەم تەرخەمی نەکەن یەک دقە ڕۆژێ زووتر بڕۆن پێشەوەی کە خوای گەورە مەلەکە المەوت بنێتە سەریان و ڕوحیان کێشی عنی فریای خۆیان بکەون شوێکم ئێمە هەمومان کە ئەبێ تاڵی مردن بچێژین کەواتە پێویستمان بە مسقالە زڕەیەکی خێرە تۆ کە خوای گەورە ماڵی پێت بەخشیوە ئەخر ئەم ماڵە ئەگەر من سوودی بۆ قیامەتم نەبێ چ سوود و قازانجێکی من هەر بیکەم بە خواردن و بیکەمە دەم خۆ ماڵم ناڵمە ڕاستە مەسەن بە ئەمایش پێویستیانە بەڵام تۆ ئەبێ وەکو ڕۆحیشی پێویستی بەوەیەکەوە تێریکەیت نەک هەر ماعیدەمان پڕکەین و تاو. کاتی نوێژی نیوەڕۆیە و ئیشەڵا بەرەو مزگەوتەچین ئینشاءڵڵا. ئێستا تۆوا دابنێ تۆ لە ئوتێلەکەی و بەرەو حرەمەچی هەستت چۆن بوو؟ وەڵاهی تەبعاً لەوێ لە شاوێرەیە فەرقی زۆرە من عین لەوێ دقە بە دقە ئێمە سەلێرە مەسەڵ 10 دقیقە ئەچین بۆ مزگەوتەکە بۆ نوێژ بەڵام من لەوێ بە سەعات پێشەوە ئامادەکاریمەکە ئەڕۆشم بۆی کەوە دوور کار نوێژ زیاتر بکەم 4 کار نوێژ زیاتر بکەم فەرقەکەی زۆرە تاموشێژی ئەوێ لە چاو ئێرەیە بینی عەرز و ئاسمانەیە. تقریبا بە سەعاتی پێش ئەوەی کە مەسەڵ بێ بانگ بدە خۆت ئامادەکەیکی بۆ حرەم لەبەرێ فریا بکەیتەوە مەسەڵ بێ 2 ڕکات 4 ڕکات 10 ڕکات یعنی نوێژی سونە زیاتر بکەیت تەماحە زیاتر بە 100,000 نوێژەکە هەیە بەڵام لێرەی تر یعنی تۆزێ مەسەڵ بێ کە بانگەدا هەتا 4 ڕکات نوێژی تەحیەت المەسجدەکەیت و دانیشیتە نوێژە بێت یعنی فەرق و جیاوازەکەی زۆرە لەبەرەوەی لەوێ تۆ چاوەڕی ئەجر و پاداشتێکی زۆرتەی لێرانە لە ڕووی تام و لەزەتیشەوە تام و لەزەتێکی تایبەتی هەیەوانە ئەو شوێنە یعنی پیرۆستترین شوێنە لەسەر ئەرزای یعنی چۆن تاموچێژی لە چاو ئەم مزگەوتایەتە بەڵێ ئەمانش ڕاستە هەموویان ماڵی خۆیە بەڵام ئەو شوێنە تایبەتە لەلایەن خوای گەورەوە. بەسپاسەوە لەگەڵ تەواوی هاوکارانم بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەش کرد تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێری کاتێکی خۆش خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ. تمام.